هەیە ژیری دەستکرد و ڕۆبۆتیکم ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە بەشێک لە زانکۆ و پەیمانگاکانی شاری کوردستان بەشدار بوون لە پەیمانگەکەمان کەوا زیاتر لە 80 پرۆژە بەشدار بووینە. پرۆژەکان زیاتر لە بواری ژیری دەستکردن، ژیری دەستکردێکی مۆدێرن واتە ئەوەی وەکو سەردەمی قەدیم نا، یعنی ژیری دەستکردەکان ینی پرۆژەکان ینی لە ئاستەی زۆر باشی ژیری دەستکردن. پرۆژەی ڕۆبۆتیکمان هەیە و پرۆژەمان هەیە هەم ژیری دەستکرد هەم ڕۆبۆتیکایەتی بۆ شێوازەیە. پرۆژەمان هەیە مارسیتیە واتە شاری زیرەک. ئەگەر ئەو پرۆژەیە بکرێتە واقعی دەتوانین لە شاری هەولێر ئیسفادەی لێ بکەین. لەبەرەوەی شتەکان هەموو دەکرێن بە زیرەک واتە ئەمە بەرەو تەکنۆلۆژیا دەچین. ئەگەر شارش بکرێ بە شارەشی زیرەک شەکان ئاسانتر دەبێت. پرۆژەمان هەیە لە بواری تەندروستی، یعنی بە نەخۆش لە ماڵەوە لە زیاتی نەخۆش بچی لە خەستەخانەی فەحس و شتی بکە، لە ماڵەوە جیهازمان هەیە ڕۆبۆتیکە فەحسی خێنی دەکات، فەحسی ئۆکسیجینی دەکاتن، تا فەحسی تا ئەوشتان دەکات بە ئۆنلاین لە بۆ دکتۆری دەنێی. هەستاین بە دروستکردنی شتێک سکوریتیەشی دەرکات، چکە بە خۆمان اختصاصمان سایبەر سکوریتیە. هەستاین بە دروستکردنی پرۆژێکتێک باشە کە اختصاصی سکوریتیە. لۆ نمونە ئەمە دەزانین لە هۆتێلەکان ئێستا باوی ئەوە نەماوە کە بە کلیل دەرکە بکرێتەوە، هەمووی بێتە کارتێک. دەمان ئەو کارتانەیمە NFC ڕیدەرە، سیمەشی گسکێتی دەیە، ئەو IP ئادەرە یەک، دووەم شتیش لۆکیشنەکە دەزستەوە. واتە ئەو کارتی کە پێمانە ئەمە یەک نەهاک دەکرێت، دووەم نەک کۆپی دەکرێت. وەگەر بزریش بوو لۆکیشنی لەبن دەستی خۆمانە، واتە ئەگەر بزریش بوو دەتوانین بیدۆزینەوە. دەمان ئەمە سەرەتا بە تەماشای پرۆجێکتەکەی بکەین. لە ئاردوینۆیەک پێک دێ، واروە بۆردێک و RFID-یەک لەگەڵ بەزەرێک و شاشەشی LSD. ئەگەر بێت و تەماشایکەن ئەو کارتەیەگە داخلکەین پێمان دەڵێ ئۆپنینگ. هەر کارتەشی دی لۆ نمونەوە ماستەر کارتەشی احتیادیە، ئەگەر بین و تەماشایکەین ئەو ماستەر کارتە ڕیجەکتمان دەداتێت. لۆ نمونە ئەو کارتە کە بەکاری بینین ڕیجەکتمان دەداتێت. جا ئەوە سکوریتی دەرکەیە و شتەشی داهاتوانەیە کە دروستمان کردیە. Tasha is a company, right? Yeah, it's a company. Tasha, yeah, that's right. Tell Mr. Joe we love China. Usually people here use Chinese things a lot. Tell Mr. Joe. Tell him not because of you. We know the history of this country very well. Thank you so much. Hamza. قسەکردن باش نەبووە؟ عيب عيب بكنيا والله ئەمە زۆر دەبینین ڕۆژانە لە سۆشیال میدیایەکان کە زۆر خەڵک هەڵدەستی بە دروستکردنی بوارە ئەلکترۆنیەکان، یەک لەوانە درۆنەکان، بەڵام ئەو درۆنەیە جیاوازترە لە ئەوەکانی دی. بۆ نمونە ئەوە توانێت هەیە زیاتر لە 2 کیلۆمەتر بفڕێتن، توانێت هەیە نیو کیلۆ تا کیلۆیەک شت هەڵبگرێتن. و GPS-مان لە بۆ داناگە لێرە نەتەمشایکی باخمەسنایی شوێنەکە نیشان دەداتن. توانێت ئەوەی هەیە کە شوێنێکی لە بۆ دیاری بکەیت پێت بڵێتن ئایا دەگاتە ئەو شوێنە، ئایا چەند کیلۆمەتری پێویستەکە دەگاتە ئەو شوێنە، چەند ڕێژی پاتری ماوە یاخود نایگاتێ. و هەروەها یەک لە تایبەتمەندیەکانی GPS-ەکەی توانای هەیە کە ئەگەر کۆنتڕۆڵەکە خەلەلێکی کەوتە یاخود شەحنی نەما بگەڕێتەوە شوێنی کە لەوێ هاتووە. ئێمە زیاتر لە بۆ ئەوی بەکاری دێنین کە لە بواری ڤیدیۆگرافیک تەنها نیشاندان کامیرەکمان لە بۆ دانایە تەنها شوێنەکانت نیشان بداتن. بەڵام لە داهاتوو دەتوانین کۆمەڵک پارچەکانی پێی بگۆڕین پەرەی پێ بدەین. بەڕاستی بە جۆری بیرۆکەکە بڕەتی پێچوو لەبەرەوەی نزیک 4 مانگ بیرمان کردووە کەچە دروستکەین. دواتر بیرۆکەم ئامێرەما بۆوان. ئەم ئامێرە لە دوو بەش سەرەکی پێک دێ، بەشی هاردوێرەکان و لەگەڵ بەشی سۆفتوێرەکان. بەشی هاردوێرەکان زیاتر ئەو پارچە ئاسنانەیە
کە بەشێکی زۆرم لە دەروێ وڵات هێناوە ئەو بەشێکی کەمی بەڕاستی لێرە بەدەستم کەوتووە بەنسبەت سۆفتوێرەکەش چیپی ئاردوینۆ بەکاردێنم بە کۆدی C++ کار دەکا سوودی ئەم جیازە ئەوەیە کە ڕسم یان هەر نووسینێک یان شتێکی بیتێ لە بۆ دەکات چەند جیاوازیەکی لەگەڵ پلۆتەرەکانی دیکاویش پێویستی بە قەلەمی دیاریکراو نییە هەر قەلەمەک بێ قەلەمدار بێ قەلەم زاف بێ یا قەلەم ماجیک بێتن کارەکەت بۆ دەکات بەڵام ئێمە چیمان کردووە سیستەمێکی AI واتە زیرەکی دەستکردمان بۆ دروست کردووە کە هەر کەسێک بێتە بەرامبەری ڕاستەوخۆ لەسەر داواکاری خۆ دوێنەت دەگرێت سیستەمەکە بە زمانی کوردیە و بەتن و دوگمەی لەسەرە گەر حەز لە وێنەگرتن بێ پێویست بە کەس نابێت تەنها دێ بەردەم کامێراکە وێنەگرتندا دەگری و گەر ڕاد لێ بێ وێنەکە دەگری گەرنا دەتوانێت دووبارەکەیتەوە برام عزتمند دای سپاس برام جان خوش بێت چه قسەمانەوە دەکات برام نەفەردێ ئەوە هەیە دەرەم قسەش بکەن هازرەوە قسەی ناکەم مديري بيشام يعني تورشي على تورشي كذا كاح